پێشەکی سپاس بۆ ئێوە بینەرانی NRT. طبعا لە دوای هەڵبژاردننی سەرکردایەتی پەرلەمان گرژێکی زۆر کەوتە بینی ئیطاری تەنسیقی و لەگەڵ تەیاری سەدر کە بوون بە دوو جیهەتی منافسی سەرسەختی یەک، هەروەها لەگەڵیانیشە سوننەکان و پارتی دیموکراتی کوردستان بوون بە بەشێک لە جیهەتی ئەو تەحالوفە. طبعا نەتیجەی ئەمە ئیطاری تەنسیقی خۆتان نەزانن جەماعەتێکی بەهێزی مسلحیان هەیە، حەجی شعبیان هەیە، وەلایەکانیان لەگەڵا، لەبەر ئەوە ئەوانش ئەتوانن لەو شێوە ناو پەرلەمانە ناتوانن چونکە دەنگیان نییە بتوانن کە ئەو معادلەیە بگۆڕن، معادلەی زۆرێتی دەنگ لە ناو پەرلەمانە، بەڵام ئەوان ئەتوانن بە شێوەیەکی کە زەختکەن کە ئەبینین ئەم دۆخە ئەمنیان کە تێکگاوە هەجوومی زیاترەکرێتە سەر بنکەکانی حکوومەتی عێراق، حیزبەکانی عەزم و تەقەدوم و هەروەها پارتی دیموکراتی کوردستان و لەوانەشە اختیالاتیش دەست پێ بکات. طبعا ئەمە هەمووی عێراق بەرەو مەترسێکی گەورە ئەبات، هیوادارین کە بتوانرێ حەلێکی بۆ بدۆزرێتەوە، بەڵام بەداخەوە حەلە ناکرێت چونکە موقتەدا سەدر زۆر مصرە لەسەر ئەو پەیمانەی کە یاوێتی بە دەنگدەرانی خۆی کە حکوومەتێکی زۆری نەدروزەکە، حکوومەتێکی زۆری نیشتیمانی دروزەکات بۆ ئەوەی حکوومەتێکی ئەعمار بێ، حکوومەتێ بتوانێت خزمەتی خەڵکی عێراق بکە. لەبەر ئەوە تەماشاکەی جەنابیشتان بەحسیان کرد چوارچێوەی هەماهەنگی بەمە ڕازی دەبێت، چونکە ئێستا نێوماڵی شیعەدا بەش بوون بەسەر دوو ڕاوبۆچوونی جیاوازە. سەدر داوای حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی ئەکات بە پێچەوانەوە، چوارچێوەی هەماهەنگی داوای پێچەوانی ئەمە دەکەن و دەیانەوێت لەسەر ئەساسی تەوافق حکوومەت دروست بکرێ. یعنی ئێستا دوو ڕاوبۆچوونی جیاوازەیە و سەدر لەلایەکەوە توانیوێتی تەحالوفێک بۆ خۆی دروست بکات لەلایەن کورد و سوننەکانەوە. دەکرێت بڵین کامەیان سەرکەوتوو دەبێت. متأكدم طبعا خود دەزانی لە سیاسەتە هەموو مفاجئاتی تایە، چوارچەوەی هەماهەنگی بۆی دەرکەوت کە ئەو قووەتەی نییە کە مقابلی ئەو جەبهەی سەدر و سوننە و کوردەکە بوەستێتەوە، لەبەر ئەوە خیاراتی لە بەردەمای ئەو خیاراتانیان ئەوە تا انسحابکە ببێ بە معارەزەیەکی بەهێز لە ناو پەرلەمانە، یانەوە تا انسحابکە لە عەمەلەی سیاسی، بڕوا ناکەم انسحابکە لە عەمەلەی سیاسی، بەڵام لەوانەیە ببێ بە چۆنەڵی معارەزەیەکی بەهێز لە ناو پەرلەمانی عێراقە و چاودێرێکی بەهێز لەسەر ئەم حکوومەتەکە. بەڵام دەنگۆیەکی شەیە کە گوایە وەفدی هەردوو لا ئەچنە تاران، تیارە سەدر و چوارچەوەی هەماهەنگی بچنە تاران لەوێ بە نزیکیان خەنەوە، بەڵام ئەمە ئەگەر ڕوویدا طبعا گەورەترین زەربە ئەرێ لە سەدر چووکە و قەرارە تر نابێ بە قەرارێکی عێراقی کە خۆیڵێ قەرارێکی وەتەنی، بینەما بێ بە قەرارێکی ئێرانی لەسەریان سەپانراوە. ئەمەش مەترسێکی زۆر گەورەی هەیە، بەڵام سەدر دائیمە ئەوە ئەڵێت بە هیچ نەوعێک من قبول نییە مالیکی بێتە ناوەوە، بەڵام قسمێکی لە چوارچەوەی هەماهەنگی قبولە بێتە ناو حکوومەتەوە لەگەڵ ئەوانە تەحالوفکە، بەڵام نابێ سەدری تیابێ، ئەوانیش ئیلتیزامیان عەفوەن نابێ مالیکی تیابێ و مالیکیش طبعا جەماعەتی چوارچەوەی هەماهەنگی پشتگیری سەدرەکەن بە هەموو مالیکیەکەن بە هەموو نەوعێک بۆ ئەوەی بتوانن دەورێکی هەیە لە حکوومەتی تازە هیچ نەبێ بێ نائیبی ڕئیسی جەمهوریەت ئەگەر لە حکوومەتی شا جێگانێ بێتەوە لەوێ جێگایەکی بۆ بکەنەوە. کورد لای خۆیەوە تا ئێستاوەی کە ڕایگەیاندۆ پارتیوەکێتی دەڵێن ڤیتۆمان لەسەر هیچ کاندیدێک نییە بۆ پۆستی سەرۆکوەزیران، ینی سوننەش تا ئێستا ڕوون نییە پشتگیری کێ دەکات بۆ بوون بە سەرۆکوەزیران. دەکرێت بڵین لەم نێوەندەیە کاندیدی موقتەدا سەدر یاخود سەدر ئەوەی یەکلایی کردوتەوە لەگەڵ تەحالوفەکانی یاخود لەگەڵ هاوپەیمان و دۆستەکانی خۆیدا کە لە ئێستادا باس لەوە دەکرێت لەگەڵ سوننە و کورد تا ڕادەیەک هاوپەیمانێتی و دۆستایەکی دروست کردووە، چونکە بەو پێی کە هەم کاندیدی کورد بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان و هەم کاندیدی سوننەکان بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان یەکلایی بۆیەوە و توانیان بە زۆرینەی دەنگ سەرکەون بۆ پۆستەکانیان لە پەرلەمان.
طبعا تاكو نستا صدر كسي بعلني دزنشان نكردوها سنو كرد كان الله إيما سيدي برنامج حكومي أم حكومتا كين والركوتن لسر أب برنامج مهم تروج لا شخصك تكا شخصك أبي بيد أم برنامج يعني تطبيق كا لبرأوا هتاكن استاب الرسمي بحثي كاظمي زورة كريت بلام إطاري تشورتشوي همانجي رفزي كاظمية كاتوا كالرفزي كاتوا خو أبي لشوينك تنازلك بدرية بأوان بوأوي نختيا شونالي آرامي أمكنوا لو أنا لم بينا كاظمي نبي يشيكيا حكومتي يشيكي مستقل كابرايكي اقتصادي بيه رؤية سياسي وأمني هبيه كبتوانا عراق لم دوخا درباس فكات باش يعني ئەگەر کازمی ببێتەوە بەسەر وەزیران کەواتە پاڵبژاردننی پێشوەختە وەگەوەی زۆرێک دەڵێن بۆچی کرا ئەگەر سەر کۆمار هەمان کەس بێ و سەر وەزیران هەمان کەس بێ سەرۆکی پەرلەمان یاخود سەرۆکاتی پەرلەمان هەمان کەس بن یعنی خەڵک دەپرسێت کەواتە هەڵبژاردن بۆ کرا شەقام جاریشی کە ناچێتە ژێرباری ئەوەی کە دووبارە بێنەوە سەر شەقام و دەستکەنەوە بە ناڕزایی دەربڕین ئەو قسەیە زۆر ڕاستە ئەگەر هەرچێکیان وەکو یەک بێنەوە سەر حکوم خەڵکەکە نەڕازاییان هەیە بەرامبەریان تێبینیان هەیە بەرامبەریان و شۆڕشی تشرینی دووهەم دەست پێ کاتەوە بەڵام من قەناعەتم وایە ئەم جارە سەرک وەزیران کازمی نابێت یەکێکە بێت وەکووتم وەکو کەپشی الفیدایەک ئەڕوات وەکووتم یەکێکی مستەقلیت و سەپرایزە بێ بۆ هەموو جهاتەکان و هەمووش ئینسانێک بێت تەوافقی لەسەرەکرێت چونکە ڕوئایەکی وەکووتم ڕوئایەکی ئابووری و ئەمنی و سیاسی هەبێ سیاسی بۆ هەموو ناوچەکە ئەبێ و ڕێوکرێکە عێراق ناوێت دوشمنی کەس بێ داوایان لێ بکە وەرن یارمەتیمان بن بۆ ئەوی بوونی تەحتی عێراق دروست بکەینەوە یارمەتیمان بن بۆی عێراق لەم دۆخە بەرەو ئارامی ببین قەزایی لە ڕووی ئەمنیەوە و هەروەها لە ڕووی سیاسیەوە و بڕواکەم سەرۆکی تازەی سەرک وەزیران و تیمەکەی زۆر بەهێزە بن کە بتوانن و ئەوانیش بە شەفافێت ئەبێ ئیشکەن و لە بەردەمی خەڵکی عێراقیش ئەتوانرێ محاسبە بکرێت لە هەموو کارەکانیانەوە و بەرنمەیەکیشیان هەیە بەرنمەی سیڕۆژی و سەرڕۆژی و شەژمانی و ساڵی بۆی بۆ خەڵکەکە ڕوون بێ ئایا ئەم کارانەی کە ئەیانێ بیکەن توانن بگەن بەم هەنگاوانەیانە و لە شوێنەکە چەقیوە چۆن نەتوانن دەرباز بن جارێکی تر و ڕەوڕەوەکە بەرن بەرەو پێشەوە باشە ینی دەکرێت بڵین لەم نێوەندەیە کە ئەم احتیمالاتانە هەن دەکرێت بڵین لە کۆتایی ئەم مانگەدا لایەنەکان خۆیانی گلایی دەکەنەوە بە تایبەت شیع و سەدر بۆی کە کێ دەبێتە سەرۆک وەزیران چونکە پێم وابێ وادەکە 28 مان کۆتاوازێەوە دەبێت پەرلەمان بڕیاری کۆتایی خۆی لەو بارەیەوە بداتەوە دەبێت سەرۆک وەزیران هەڵبژێردرێت چکە وەک خۆیان دەڵێن کات لە بەرژەوەندی ئەواندا نییە من بە قەناعەتی من دوای ئەوەی سەرۆکی کۆمار هەڵبژێرێت سەرۆک وەزیرانیش لە وەختی خۆیان کابینەکەش حازرە با بڵین حاضر کراوە ئەشخاصەکانیشی دیارن و ئەمێنێت طبعا سەدر لە زۆر وتاریا ئەڵێت ئەبێ حکوومەتێکی مستەقلین بێ حکوومەتێک بێت کە بتوانرێت ئیشەکانی بکرا لە تەکنۆکرات بێت و داواشی لە حیزبەکانی کرد نابێ کەسیفەکان تەقدیمەکەن نابێ خەڵکی حیزبی بێ بەڵکی خەڵکێکی مستەقلی تەکنۆکرات بێ چ لە سونە و چ لە کورد ئەگەر هەموو ئیلتیزام بەوە بکەن ئەوساکە ئەم حکوومەتە تەحمولیەکە و ئەمانەی کە لە ناو حکوومەتان ئەم سێجهەتە تەحملی سەرکەوتن و شکستی ئەم حکوومەتەیەنن بەرامبەر لاکانی ترکە ئەوانیش معارەزان لەبەر ئەوە تەماشاکە ئەبێ حکوومەتێ بێ کە بتوانرێ بەڕاستی کار بکە بۆ خزمەتی خەڵک و بتوانرێ ئەو چەکەی کە بەرەڵایە کۆبکرێتەوە هەموو گەندەڵی نێڵێ لە ناو عێراقا بتوانێت بنەی تەحتی دروست کاتەوە هەیکەلیەی عملیی اقتصاد دروست کاتەوە لە هەموو جهاتەکانەوە بڵێ باشە دکتۆر ینی
لەلایەکی دیکەەوە ئەگەر سەیری پۆستی سەرۆک کۆمار بکەین هەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەم پارتی دیموکراتی کوردستان بەجیا کاندیدی خۆیان هەیە بۆ ئەو پۆستە لە کاتێکدا یعنی وەکو عورفێک لە کابینەکانی پێشووتردا هەمیشە ئەم پۆستە یەکێتی نیشتیمانی کوردستان بردوێتی. ئەم دوو کاندیدیە خوێندنەوەی ئێوە چییە بۆی؟ پێتان وایە ئەمە فشاری پارتیە بۆ یەکێتی یان بە پێچەوانەوە فشاری ئەم دوو حیزبەیە بۆ سەر یەکتری؟ طبعا خۆی بەداخەوە وەفدێکی یەکدەنگی پێکەوە چوون بۆ بەغا و کاک عیمادی سەرۆکی ئەو شاندەیە کرد و هیوایەکی باشیە بە خەڵکی کوردستان کە ئەم جارە پێکەوە ئەچنە بەغا بەڵامەوەی بۆمان دەرکەوت بەداخەوە درزێکەوتە ناو ئەو دوو ئەو شاندەوە و لەعانی دەنگان بۆ جێگری سەرێکی دووهەمی پەرلەمان یەکێتی نەچۆ ناو دەنگان بە کاندیدی کورد. کاندیدکردنی ئەم بەڕێزانە دووشت هەیە لێرە من وایە خوێنمەوە ئەگەر مەسەلەکە بگەڕێیتەوە 2018 و مەسەلەکە ببرێتە بەغا و لەوێ کاندید هەبێ ئەوە سیناریۆیەکە یان ئەم دوو حیزبە لێرەوە وەک کاتێ هەیە تاکون هەشتی مانگ کە دابنیشن پێکەوە و بڕیار بن لایەک تەنازولکا بۆ لاکەی تر بۆ ئەوەی کورد یەک دەنگ بێ. ئەگەر سیناریۆی ئەوەی کە لێرە کورد ڕێبکەوێت و جهتێک تەنازولکا بۆ جهتەکەی کرد ڕێبکەون لەسەر کاندیدێکی کورد ئەوە سەرکەوتنە بۆ ئەو حیزبێک کە تەنازولەکە. ئەگەر هاتو چوونە بەغا لەوێ پەرلەمانی عێراق عەرەب و سونە عەرەبی سونە و شیعات دەنگیانە بە کاندیدی جهتێکیان هەر جهتێک لە هەموو حاڵەتەکە هەچ کەسێک بیباتەوە لێرە کورد دۆڕاوە چونکە کورد بە یەکدەنگی نەچۆتە بەغا بە هەڵوێز نەچۆتە بەغا لەبەر ئەوە دۆڕانێکی گەورە ئەبێ بۆ کورد جارێکی تر و پێگەی کورد لاوااسترەکە لە عێراق. هیوادارم وەکو هەموو لایەنە حیزبەکانی خۆمان هەر هەمویان لەسەر یەک کاندید ڕێبکەون و ئەو کاندیدەش بتوانین لە ناو پەرلەمانی عێراقا دەنگی پێ بدرێ بۆ ئەوەی پیشانیین کە کورد یەک دەنگ و یەک هەڵوێستن. سپاس دکتۆر سامان شاڵی چاودێری سیاسی کە بە شوێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ ئامادەبوونتان لە ناوێنی ڕۆژدا.